سڵاو گەنجە جوانەکانی یوتیوب بەخێر بێنەوە بۆ کەناڵەکەم هیوادارم زۆر باش بن لەم ڤیدیۆ گەڕامەوە وڵاتان بە بابەتێکی نوێ کۆچکردن بۆ وڵاتی ئوسترالیا لە ساڵی 2025 ئەگەر تۆ حەزەکەی لە وڵاتی ئوسترالیا بخوێنیان کار بکەیت ئەوە ئەم ڤیدیۆ بۆ تۆیە بیرت نەچێت سەبسکرایبی کەناڵەکەم بکەیت بۆی ئاگاداربی لە هەموو هەواڵ و زانیاریەکی نوێ لەسەر وڵاتی کەنەدا و وڵاتی ئوسترالیا ئەم ڤیدیۆم تەنها پێشەکیەکە لەسەر وڵاتی ئوسترالیا پێکاتوە لە زنجیرە ڤیدیۆیە کە هەر جاری و باسی بابەتێکەکەین دەربارەی ئەو وڵاتە. ئەنجا با دەست پێ بکەین. سەرەتا با بزانین بۆچی وڵاتی ئوسترالیا. وڵاتی ئوسترالیا یەکێک لە وڵاتانەی کە ساڵانە پەنابەرێکی زۆر وەرەگرێت لە ڕێگەی خوێندنیان کارکردن. سیستەمی خوێندن لەوێ زۆر بەرزە. زانکۆ و کۆلێژەکانی وڵاتی ئوسترالیا پلەکانیان زۆر بەرزە، ڕانکیان زۆر بەرزە و سیستەمی خوێندنیان زۆر بەهێزە و زمانی فەرمیشیان زمانی ئینگلیزیە. خوێندن لەگەڵ خوێندنەکەت ئەتوانی کار بکەیت بە شێوەیەکی پارتای. ئەبێ باسی ئەوش بکەین کاتێکی خوێندن لەوانەیە گران بێت لە وڵاتی ئوسترالیا ئەوە لە ڤیدیۆکانی داهاتوو باسیەکەین. بەڵام بە شێوەیەکی گشتی لەبەر بەهێزی سیستەمی خوێندن خەڵکێکی زۆر ڕوەکەنە وڵاتی ئوسترالیا. کارکردن لە وڵاتی ئوسترالیا. حکوومەتی ئەو وڵاتە دەرگای کردوتەوە لە ڕووی پەنابەران کە بێن بە شێوەیەکی کاتی لەسەر ڤیزەی کاری کاتی لە وڵاتی ئوسترالیا بمێننەوە. چەندەها سێکتەری جیاواز هەیە کە پێویستی بە کارمەندی بیانیە لە وڵاتە، دەستی کاریان کەمە. سێکتەری تەندروستی، سێکتەری ئایتیە، بزنسە، سێکتەری ئەندازیاری و چەندەها سێکتەری ترە. بۆیە ئەمە وای کردووە حکوومەت جۆرە ڤیزەیەکی هەبێت کە پێڵێن ڤیزەی کاری کاتیە، سپۆنسەر ئەکریت لەلایەن خاوەنکارێکەوە بۆ ئەوی بڕۆیت لەوێ کار بکەیت. زمانی فەرمی وڵاتی ئوسترالیا زمانی ئینگلیزیە، بۆیە ئەبێ زمانی ئینگلیزی بزانیت، مەرجە زمانی ئینگلیزی بزانیت، لەبەرەوەی کە تۆ ئەو کارانەی کە ئیدۆزیتەوە، ئەو هەلی کارانەی کە داوای کارمەندی بیانیەکەن، تۆ سپۆنسەر ئەکرێت لەلایەن خاوەنکارێکەوە، بۆیە بە دڵنیاییەوە ئەبێت پەرە بە زمانی ئینگلیزیەکەت بی بۆی بتوانیت کارێک بدۆزیتەوە لە وڵاتی ئوسترالیا. سیستەمی کۆچبەری و یاساکانی وەرگرتنی پەنابەران لە وڵاتی ئوسترالیا زۆر جیاوازە وەک لە وڵاتی کەنەدا. وڵاتی ئوسترالیا ئەو بژاردەیی نییە کە تۆ خۆت ڕادستی حکوومەت بکەی بەو جۆرەی کە لە وڵاتی کەنەدا هەیە، بەڵام ڕێگەی تری هەیە وەکو خوێندن و کارکردن کە بگەی بە ئوسترالیا. جگە لەم هۆکارانە وڵاتی ئوسترالیا کەشوهەواکەی زۆر گونجاوە، هەموو کاتێ هاوینە و گەرمە. ئەمە وای کردو هەندێک خەڵک حەز نەکەن بێنە وڵاتی کەنەدا لەبەر سەرماکەی بچنە وڵاتی ئوسترالیا. وڵاتی ئوسترالیا زۆر دوورە، وەکو وڵاتی کەنەدا زۆر دوورە، بەڵام وەکوتم پەنابەری زۆر لێیە. خەڵک لە زۆربەی وڵاتەکانەوە ڕۆشتون لەوێ ئەژین، بۆیە ئاسانترە خۆگونجاندن لەگەڵ کەلتورەکەیان. کەلتورەکەیان کەلتورێکی زۆر تێکەڵە، لە زۆر خەڵکی زۆر وڵاتی جیاواز پێکاتوە، بۆیە ئەوە شتێکی زۆر قورس نابێت و لەبەر ئەوەی سەرما نییە لەوێ، زستانیان زۆر سارد نییە، پەنابەر بە ئاسانی ئەتوانێت خۆی بگونجێنێ. جۆری یەکەم لە جۆرەکانی ڤیزەی وڵاتی ئوسترالیا ڤیزەی خوێندنە، ڤیزەی قوتابی پێڵێن کە پێڵێن ستودنت ڤیزە سەب کلاس 500. ئەم جۆرە ڤیزەیە بۆ ئەو کەسانەی کە ئەیانەوێت لە وڵاتی کەنەدانا لە وڵاتی ئوسترالیا بخوێنن. داواکاریەکانی ئەتوانم بڵێم بە شێوەیەکی گشتی وەکو داواکاریەکانی ڤیزەی خوێندنە بۆ وڵاتی کەنەدا کە تیایدا تۆ بێ شوێنێکت دۆزی بێتەوە، ئۆفەری خوێندنت وەرگرت بێت لە کۆلێژیان لە زانکۆیەکی وڵاتی ئوسترالیا. جگە لەوە داوای بیمەی تەندروستیت لێ یەکەن کە بێ خۆت بیکڕیت لەگەڵ کۆمپانیایەک، هەروەها بڕوانامەی ئایلتس تۆفڵت هەبێت و هەندێک داواکاری تر کە لە ڤیدیۆکانی داهاتوو باسیەکەین. ئەمە جۆری یەکەمە ڤیزەی خوێندن. ڤیزەیەکی تریان هەیە کە پێی ئەڵێن temporary graduate visa sub class 485. ئەم جۆرە ڤیزەیە بۆ ئەو کەسانەیە کە خوێندنیان تەواو کردووە لە ئوسترالیا ئەیانێ بمێننەوە و کار بکەن کە بە شێوەیەکی کاتی مۆڵەتت ئاەتێ لە وڵاتی ئوسترالیا بمێنیتەوە و کارێک بدۆزیتەوە. جۆری سەیەم لە ڤیزەی وڵاتی ئوسترالیا پێی ئەڵێن skilled independent visa sub class of 189. ئەم جۆرە ڤیزەیە بۆ ئەو کەسانەیە کە لە وڵاتەکەی خۆیان ئەزمونێکی زۆر باشیان هەیە لە بوارێکی دیاریکراو، لە سێکتەرێکی دیاریکراو، هەلی کار ئەدۆزنەوە لە وڵاتی ئوسترالیا و سپۆنسەر ئەکرێن لەلایەن خاوەنکار.
و جۆرێکی تر لە ڤیزەی وڵاتی ئوسترالیا ڤیزەی گەشتیاری گشتیە کە هەمومان ئەزانین کە تۆ ئەتوانیت داوای ڤیزەی گەشتیاری بکەیت و بۆ ماوەیەکی کورت سەردانی وڵاتی ئوسترالیا بکەیت. نەخێر ناتوانانی داوای مافی پەنابەری بکەیت کە گەشتیتە فڕۆکەخانەی وڵاتی ئوسترالیا. یاساکانیان وەکوتم زۆر جیاوازە لە یاساکانی وڵاتی کەنەدا، بەڵام هەروەکو گەشتیار ئەتوانی سەردانی وڵاتی ئوسترالیا بکەیت. جگە لەم جۆرە ڤیزانە وڵاتی ئوسترالیا پرۆگرامی تایبەتی خۆی هەیە کە تیایدا کارمەندی بیانی وەرەگرێت یا خۆت خەڵک وەرەگرێت بۆ پڕکردنەوەی ئەو کلێنانی لە چەند سێکتەرێکی جیاواز هەیە. هەر پرۆگرامێکیان داواکاری تایبەتی خۆی هەیە. ئەگەر بتوانانی ئەو داواکاریانە جێبەجێ بکەیت ئەتوانیت سوودمەند بیت لەو پرۆگرامانە. ئەوە لە ڤیدیۆکانی داهاتوو باسیەکەی. و لە ڤیدیۆکانی داهاتوو باسی شتێکی زۆر گرنگەکەین، چۆن لە کوردستانەوە تەقدیمی ڤیزەی ئوسترالیا وڵاتی ئوسترالیا بکەین، هەنگاوەکان چین، چۆن بەڵگەنامەکان ئامادە بکەین. هیوادارم ئەم ڤیدیۆ سوودی هەبوو بێت بۆتان. هەتا ڤیدیۆیەک و بابەتێکی تر خواتان لەگەڵ، بەڵام پێشەوەی بڵم خواتان لەگەڵ ئەگەر پرسیارت هەیە لەسەر وڵاتی ئوسترالیا لە کۆمنت لەژێر ئەم ڤیدیۆ بۆم بنووسە بۆی بتوانم وەڵامی پرسیارە گشتیەکانتان بیەمە و ئەنجا هەتا ڤیدیۆیەکی تر خواتان لەگەڵ.